بە پێ بەڕێکەوتووە و دەڵێت تا بەغدا ناوەستم و دەچم سکاڵا دژی حکوومەتی هەرێم تۆمار دەکەم. محەممەد ئەحمەد زیندانی سیاسیە و خاوەن پێداویستی تایبەتە. بەهۆی بڕینی مینحەکانیان ماوەی ساڵێکە هیچیان بۆ نەکراوە. بۆ گەڕانەوەی مافەکانیان حکوومەتی هەرێم بەکەم تەرخەم دەزانن. حکوومەتی هەرێم بۆ بەرژەوەندی خۆی ئێمەی لێرە هێشتوانێ ئاوا ڕزیل و سەفیری کردوین و داماوی کردوین و هەر ساڵە ساڵێک بۆ خۆمان کاکە ئەمە ئەەکەین، کاکە ڕێپێوانەکەین، کاکە خۆپیشاندانەکەین، کاکە نازانم کۆنگرە ئەەکەین. ئیتر ئەمە ئاخر یعنی با بڵێن ئەمە وەکو شتێک بیرۆکەیەکە هاو بەمێشتی منە گەڵاڵم کرد لای برادەران پێیان خۆش و پێیان جوان بوو. بەردەوامم لەسەر ئینشاڵڵا ئەگەر تەندروستیمان ڕێگەمان با و مەرگ ڕێگەمان لێ نەگرێ من ڕێپیوانی خۆمەکەم. محەممەد ئەحمەد دەڵێت ئەو هەڵوێستەی بۆ ئەوەیە حکومت بەخۆی دابچێتەوە. مەترسی ڕێگا و نەخۆشیەکەی ساردی ناکاتەوە لە بە پێڕۆیشتنی و دەڵێت دەچێت بۆ بەغدا داوای گەڕانەوەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی دەکات. قوربانجان زۆر ڕۆشن بە سیارە ڕۆشن بە تارە ڕۆشن. ئەم ڕێپێوانە پامێکە پەیام وەکو ڕاستەڵەشینێکە بۆ حکوومەتی هەرێم و بۆ حکوومەتی ناوەند. ئێمە هەین و زیندانی سیاسین. ئەگەر توانای ئەوەمان هەبێت لێرەوە بچین بۆ بەغا توانای ئەوەمان هەیە هەڵوێستی تونترمان هەبێت. ئاگادار بن ئێمە هەڵوێستی ترمانە بێت. ئەم هەڵوێستەمان ماندووە ئەزانین سەختە دوورە ڕێگاکە خەتەرە بە تایبەت ئێستا داعشش پیاوەتەوە. من دوێنێ شەو لەگەڵ جەماعەتی کەرکووک قسەمە کرد وتی کاک محەممەد ڕێگاکە ئەوە وتم کاکەی شەڵا سەرمتی هاچێ چی بکەین؟ چی بکەین؟ مێژوێ بۆ خۆمان دروستەکەین. بەپێی ئامارەکان نزیکەی 21,000 زیندانی سیاسی لەلایەن دادگا تایبەتمەندەکانەوە دۆسیەکانیان پشتڕاست کراوەتەوە. بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەرنەبڕیوە بە پێدانی ماف و ئیمتیازاتەکانیان. من لە پار مانگی 5 2021 تاکو ئێستا مەرحەکان بڕیوم بەبێ هیچ هۆکارێک. بەڵێ داوامان زۆر کردو بەس بێهودە بووە. وڵی ئێستا داواکاریمان ئەوەیە موچەکەمان بخرێت لەسەر زیندانیانی سیاسی عێراق. پاساوی حکومت تا ئێستا ئەوە بووە گرفتی دارایی هەیە و حکومت توانای پێدانی شایستە داراییەکانی زیندانیانی سیاسی نییە. سەرڕای چەندین خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی ئێستا داوا دەکەن شایستە داراییەکانی لەلایەن بەغداوە بدرێت و دەڵێن چی دیکە باوەڕیان بە بەڵێنەکانی حکومەتی هەرێم نەماوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.